الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله. برزن في خوش حالم لوانية كم لا سورة الانشقاق بخزمتان بقمو بس رزامندي خواهي قول وهي ودارم اوي آزي السودي لور بقن إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إذا السماء انشقت وأذنت لربها وحقت وإذا الأرض مدت وألقت ما فيها وتخلت وأذنت لربها وحقت. بل خوشوستان سورة الانشقاق ديال أيشان هل سورة مكية خوي سبحانه وتعالى لسرت هذا باز لهندق لو رودا وعندك لأحداث كونية كان كتابع روج قيامة نجا خوي سبحانه وتعالى باز لإنسان دكاتنا أو إنساني كوالي كم روجيا وحتى دقاته وبروردقاري هل هولو كوششو زحمة ماندبونا أو جات سلة ساكا سلة خرافة وديارة لدواي أوش بسرنجامو بروبومي أو ماندبوني أو جات سيبة ساكا بيان بخرافة بي لروج قيامة وردقريتوا كوا كسانيك بدست راس كتابكاني وردقن أواني كوا خريشي كاري تاق بوين لسر أساس عقيدة توحيد وكساني شيدي كشكوا لبشتويان كتابي كردوكاني وردقرن أواني كا لدنيا دا خريشي خرابة كاري بوين كساني شي بيباور بوين إتر عاقبة السرنزامي شديارة أو كسا يدعو ثبورا ويصلى سعيرا. وخوي سبحانه وتعالى باشان باز چەند قەسەمێک دەکا بۆی کەوا سوێند بە هەندێک لە مەخلوقاتەکانی خۆی دەخوا کە بەڵگە و دەلیلە لەسەر عەزەمەتی پەروەردگار سوبحانەهو وتەعالە و ئەوەی کەوا سوێندیش لەسەر دەخوا ئەوەی کەوا ئینسانەکان بەگشتی لە تەڕکەبوونە طەبەقەن عەن طەبەق کەوا پێ بە پێ نزیک دەبنەوە لە قیامەت وەکو یەک لە تەفسیرەکان کەوا ئینشاءڵڵا لەو کاتی کە گەیشتنەوە ئاتە باسی دەکەین بە تەفسیل. ئەنجا خوای گەورە سوبحانەهو وتەعالە بە سیغەی تعجب سرسرمانوا فما لهم لا يؤمنون وإذا قرئ عليهم القرآن لا يسجدون. باز لو ذاك باشا تشتيق مانع كوا كسانيق لبي باوران إيمان ناين كاتيك كوا جوان لقرآن بيروز دبي سوزدن هابن لبو خواهي جور سبحانه وتعالى. بلاوزا ديار لا كوتا آتش دا خواهي جور سبحانه وتعالى هۆی سەرەکی ئیمان نەهێنانی کەسانێک کەوا ئیمان بە قورئانی پیرۆز ناینن ڕوون دەکاتەوە و هەروها عاقبەت و سەرنجامیشیان کەوا فەرمان بە پێغەمبەرەکە صلی الله علیه و سەلەم کە مژدەیان پێ بدا بەڵام بەچی بە عەزابێکی بە ئێش و ئازار و لە کۆتا ئاەتیشدا خوای گەورە سوبحانەهو وتەعالە عینی لە بەنی ئادەم و لە ئینسانەکان بەگشتی کەوا هەر هەمووی خەریکی خەسارەتمەندی و چاوەڕوانی عاقبەتی بە ئێش و ئازار دەکا تەنها کەسانێک زیاد دەکاتەوە کە ئەوانێک کە إلا الذين آمنوا وعملوا الصالحات أواننا كإيمانيان هنا وكردوي تساتشيان كذا أوانا أزر باداش تشي نبراويان هيا. وهروها درباري أو سورتش أو كالسنة پیغمبر هاتي صلى الله عليه وسلم لو أنا أفرمد كوا إمام بخاري إمام مسلم رواياتيان كذا وغير أوانش لا أبي رافع دجرنو خوي لرازي دفرمي لقل پیغمبر صلى الله عليه وسلم نوێژە عیشام کرد واتە لە دوای پێغەمبەر صلی الله علیه و سلم نوێژە عیشام کرد دەفەرمی ئەو سوورەتەی خوێندەوە ئیدە السەماء انشقت فسجد ئیتر سوزدەی برد دیارە کاتێکەوە گەیشتەوە ئاتەی وإذا قرئ عليهم القرآن لا يسجدون. دەفەرمی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو ئاتە سوزدەی برد کاتێکەوە گەیشتە لە سوورەتی عیشادا. ئەوجا دەفەرمی سجدت خلف أبي القاسم فلا أزال أسجد فيها حتى ألقاه. بلى أبي رافع دلي أمن لقل أبو هريرة بابرين لقل أبو هريرة نواجم كر أبو هريرة كاتك وسورة الانشقاق خين كجيشته آتي وإذا قرئ عليهم القرآن لا يسجدون دفرمي سوز ديبر يترامش بيم قال برتشي سوز دد بالله باش ولا نواجه كبوينو فرمي لبر أوي لدواي أبو القاسم كوا بيغمبر صلى الله عليه وسلم نواجم كر أويان پیغمبر صلى الله عليه وسلم سوزدەی برد لەو کاتێکەوە گەیشتەوە ئاتە لێ منیش هەتا مایمە سوزدە دەبم کاتێکەوە بگەمەوە ئاتە و هەروها لە سەڕواتیش کەس بە هەماشیەوە باس لەو حەقەتە دەکەن.
بەڵێ خۆشەویستان دەچینە خزمەت ئاەتەکان. یەکەم ئاەت وەکو دەفەرمی ئیدە السەماء انشقت، کەواتە کاتێکەوە ئاسمان لەت بوو، کاتێکەوە ئاسمان لەت بوو، کەوە لێرە و لە چەندین جێگای دیکە خوای گەورە سوبحانەهو وتعالە لە قورئانی پیرۆز ئیشارەت بەو حەقەتە دەکا، وەکو لە سوورەت الانفیطاریش خوای گەورە باسی لە شەقبوونی ئاسمان کرد بە لەفزی الانفیطار، لێرەش بە لەفزی الانشقاق، کەواتە ئەو ئاسمانە متەماسیکە و ئەو ئاسمانەی کەوا لە پێش چاوی خۆمان و ئەوەی کەوە ئەوانەی شارەزایانی بواری گەردون ناسین دەیبینن کەوە ئاسمانش چەندە پتەوە، ئەو هەموو کەواکب و ئەستێرانەی کەوە هەریەکە و زۆر بە جاذبیەتێکی متەوازینەوە لەو خولگەی لە بۆی دیاریکرا دەسوڕێتەوە، بەبێ ئەوەی بە ملیمیش لە خولگەکەی خۆی لا بدا و زۆر بە توندی ئەو ئاسمانە وەکو شەبەکەیەک و وەکو تۆڕێک لەگەڵ یەکتری بەستراینەوە، بەڵام ئەو ئاسمانە بەو شێوەیە نامینێ، بەڵکو لە ڕۆژە قیامەتدا ئیدە السەماء انشقت، واتە کاتێکەوە ئەو ئاسمانە لەت دەبی، وأذنت لربها وحقت، وكاتێکەوە ئەو ڕووداوەی بەسەردادێ لەبەر ئەوەیەکەوە ئەذینەت واتە ئیستەمەعەت فەئەطاعەت، واتە ئەو ئاسمانە لەبەر چی شەق بوو؟ لەبەر ئەوەی گوێی لە فەرمانی پەروەردگاری بوو سوبحانەهو وتعالە، کەوا فەرمانی پێکرد بە شەق بوون، ئیتر ئەویشیان وەئەذینەت جۆڕایەلی کرد، کەواتەوە ئەذینەت بەو ئەو دوو معنایە لە خۆ دەگری، گوێی لە فەرمانی پەروەردگاری بوو ئەوجە جۆڕایەلیشی کرد، وحقت واتە حەقی خۆشیتی کەوە جۆڕایەلی فەرمانی پەروەردگاری بکە، وحقت کەواتە جێگای خۆیەتی کەوا کە فەرمانداری یاخود فەرمانەکانی پەروەردگاری جێبەجێ بکە، لەبەرەوەی ئەو ئاسمان و زەویەی کەوەکو خوای گەورە سوبحانەهو وتعالە لە سوورەتی فوسیلەت لۆمان بازەکە هەر لە سەرەتادا وەکو دەفەرمی ثم استوى إلى السماء وهي دخان فقال لها وللأرض ائتيا طوعا أو كرها قالتا أتينا طائعين، کەواتە هەر لە سەرەتای خەڵقیاندا عارد و ئاسمان خوای گەورە فەرمانی پێکردن کە وەرن بەرەو فەرمانەکانی خوای گەورە و جێبەجێ بکەن، کەرهەن طوعا ئەو کەرها، واتە چ بە جۆڕایەلی و بە ڕەغبەتی خۆتانەوە یان بە ئیکراه و بە ئیجبارەوە، ئەوان دیارە لە وەڵامدا فەرمانی خوای گەورەیان جێبەجێ کرد بەو پەڕی ڕەغبەتەوە، قالتا ئەتەینا طائعین، کەواتە لە سەرەتادا ئەوان هەر طائع بووینە، وە لە کۆتاییشدا کاتێکەوە خوای گەورە فەرمانی پێدەکە فەرمان بە ئاسمانکەکەوە شەق بی، ئیتر شەق دەبی، لەبەر ئەوەی وەئەذینەت لربها وحقت، کەواتە بە هەمان شێوە مستحق و شانی خۆیەتی کەوا جۆڕایەلی فەرمانەکانی خوای گەورە بکا، لەبەر ئەوەی مەخلوقێکە لە مەخلوقاتی خوای گەورە کە پێویستە لە ژێر فەرمانی پەروەردگاری دەرنەچی، و هەروەها زەویش بە هەمان شێوە کە خوای گەورە وەسفی دەکا وەئیدە الأرض مدت، کاتێکەوە ئەو زەویە مدت واتە ڕاخسترا، پان کرایەوە، ڕاکێشرا، لەبەرەوەی مدت وەکو لە زمانی عەرەبیدا بوسیطت بەستەن واسعەن، کەواتە بە تەواوەتی پان کرا و ڕاخسترا، لەبەرەوەی وەکو خوای گەورە سوبحانەهو وتعالە لە جێگای کە وەسفی دەکا یەک لە ئەحداث و ڕووداوەکانی ڕۆژی قیامەت ئەوەیەکەوە هیچ بەرزاتی و نزماتی نامینێ، کە وەکو لە سوورەتی طاهادا خوای گەورە سوبحانەهو وتعالە دەفەرموێ يسألونك عن الجبال فقل ينسفها ربي نسفا فيذرها قاعا صفصفا لا ترى فيها عوجا ولا أمتا، کەواتە خوای گەورە سوبحانەهو وتعالە بەو شێوەیە ئەو زەویە ڕاست دەکاتەوە و تەختی دەکا، هیچ بەرزاتی و نزماتی تێدا نامینێتن، ئەویشیان بە هەمان شێوە وألقت ما فيها وتخلت، واتە ئەوەی کە تێیدا بوو هەمووی فڕێ دەدا، ئەوەی کەوا تێیدا بوو ئەوجا بە تایبەتی لەو مردیانەی کەوا لە ناوزجی خۆی هەڵیگرت بوون، هەمووی بە فەرمانی خوای گەورە لەو کاتێک کە فەرمانی پێدەکرێ هەر هەمووی فڕێ دەداتە دەرێ و ئیتر ئەو مردیانە و ئەو لاشانە کە ڕزینە و بووینەوە خۆڵ تەنها عجب الذەنەب نەبی ئەویان مایە، ئیتر هەر هەمووی ئەو خاک و خۆڵێکەوە لاشەی ئەو مردیەخ بوویتە خاک و خۆڵ هەمووی فڕێ داتەوە دەرێ بە عجب الذەنەبەوە، ئیتر خوای گەورەش فەرمانی پێدەکاکەوە بە نەفخی سوور، ئەو بە نەفخی سووری دووەم
ڕوح دەستۆ بەر ئەو لاشانە و ئیدە النفوس زوویجەت وەکو باسمان کرد لە ئیدە الشەمس کوویڕەت ئیتر بەو شێوەیە ژیانەوەی دووەم دەست پێ دەکاتن لە دوای کۆتایی پێهاتن بە ژیانی بەرزەخی. بەڵێ وەئەلقەت ما فیها وەتەخەلەت واتە ئەوەی کەوا تێیدا لە ناو ناخی هەر هەمووی لە ناو زجی ئەوەی کەوا تێیدا هەمووی فڕێدەدا و هیچی لە ناودا نامینێ. تەخەلەت واتە هیچی لە ناودا نامینێ. دیارە ئەو جەرە پاشەوەی ئەویش بە هەمان شێوە دەفەرمی وەئەذینەت لڕەبیها وەحوقەت ئەویش بە هەمان شێوە بە هەمان شێوە وەکو ئاسمان جوێی لە فەرمانی پەروەردگاری بوو ئیتر ئیطاع و جۆرایەلی کرد و حەقی خۆشیتی دەبوایە ئەو هاشبی هەر وەکو هەموو مەخلوقین دەبی وەکو زەوی و وەکو ئاسمان پێویستە بەو شێوەیە جۆرایەلی فەرمانی خوای گەورە بکەن سوبحانه وتعالى. ئەگەر خۆیان بە بەندە دەزان پێویستە ئاوا بن، بەڵام کاتێکەوە خوای گەورە ڕێزی لەو ئینسانە و لەو جنە نایەکەوە ئیرادەی پێبەخشینە ئەوجا لەگەڵ ئەوەش دەبینی ئیوا هەیە لە ئینس و لە جن سەرپێچی فەرمانەکانی خوای گەورە دەکات لەو فترەی کەوا خوای گەورە ئیرادەی پێبەخشیە، بەڵام لە دوای ئەوە کە ئیرادەیان لێ وەردەگریتەوە لە ژیانی دووەم و لە ژیانی قیامەت بە هیچ شێوەیەک ئەوانیش ناتوانن سەرپێچی بکەن و بەڵکو زۆر بەپەلە بەرەو ئەو جێگایە دەڕۆن کە خوای گەورە فەرمانیان پێدەکاتن لە بۆ ساحەی مەحشەر. ئیتر بەڵام وەکو باسمان کرد زەوی و ئاسمان هەر لە سەرەتایاندا قالتا ئەتەینا طائعین لە سەرەتادا بە ملکەچی و بە ڕەغبەتەوە فەرمانەکانی خوای گەورەیان جێبەجێ کردێ، لە کۆتاییشدا بە هەمان شێوە عینی فەرمانەکانی خوای گەورە زۆر بە ملکەچی و بە ڕەغبەتەوە جێبەجێ دەکەن. ئەوجا لە بەرامبەر ئەو دوو دیاردە عەظیمەی کەوا ڕوودەدا شەقبوونی ئاسمان و هەروها ڕاخستنی زەوی و دەرچوونی هەموو ئەو شتانی کەوا لە ناو ناخی زەویدان بە تایبەتی ئەو مردیانی کەوا لە ناو ناخی زەویدان ئەوجا دەفەرمی یا ئەیها الئینسان ئینەکە کادح. بەڵێ دەفەرمی ئەی ئینسان واتە بەگشتی بەنی ئینسان هەمووی بەنی ئادەم هەمووی ئادەمیزاد بەگشتی بە مسلمان و بە کافرەوە إنك كادح إلى ربك كدحا فملاقي. إنك كادح واتە ئەتۆ بە بەردەوامی لەو ڕۆژەی کەوا دەخولقێندرەی لە ناو ڕوحمی دایکت لە هەوڵ و تێکۆشان و ماندیبوون و زەحمەت کێشان دای بە زەحمەت کێشان و بە ماندیبوونێک لەبەرەوەی دەفەرمی کەدحا تەکیدی دەکاتەوە بە مەزدەر کەواتە ئەتو لە هەوڵدان و لە کۆششکردن و لە ماندیبوون و زەحمەت کێشان دای بە زەحمەت کێشانێک هەتا کەنجین ئیلا ڕەبیک هەتا دەگەیەوە لای پەروەردگارت فەمولاقی هەتا دەگەیەوە لای پەروەردگارت لە ڕۆژی مەحشەر هەتا وەکو دەگەیەوە خزمەت پەروەردگارت وەکو وتمە هەر لەو ڕۆژەی کەوا دەخولقێندرەی لە ناو ڕوحمی دایکت ئیتر کاتێکەوە لە دایک دەبی ئەوجا کاتێک هەتا بەسەر پێیان دەکەوی ئەوجا گەورە دەبی ئەوجا مکەلەفی ئەوجا هەتا وەکو ئەو کاتێکەوە خوای گەورە دیاری کردێ لە بۆت ئەتو لە ئەزیەت و ئێش و ئازار و زەحمەت کێشان دای هەتا وەکو دەگەیەوە ئەو کاتەی دەگەیەوە خزمەت پەروەردگارت فەمولاقی ئەوجا ئەو کاتە بەخوای گەورە دەگەیەوە و بەو کار و کردەوە و بەو زەحمەت و ماندیبوونەی کەوا کێشایتت ئەوجا ئەگەر ماندیبوون و زەحمەت کێشانت لە بۆ ئەنجا لۆ گەیشتن بی بە ڕەزامەندی خوای گەورە ئەوە بە حەقت لەوێن دەرێ ئەوجا بەروبوومی ماندیبوون و هەوڵ و کۆششت لەوێ وەردەگریەوە و ئەوجا لە ژیانێکی ئیسراحەتی هەتایی لە بەهەشتی پان و بەرین دەسێەوە. بەڵام ئەگەر هەوڵ و تێکۆشان و ماندیبوونت لە بۆ شەیطان بی لە دژی ڕێبازی خوابی ئەوە بەڕاستی ئەو مصیبەتی گەورەیە لەو کاتێکەوە دەگەی قیامەتیش ئەوجا لەو کەسانە دەبی عاملەتون ناصبە تەصلا نارا حامیە. بەڵێ ماندی بووە زۆر ئەزیەتی کێشە ئەوجا سەرباری ماندیبوونیشی بەوەی کۆتایی پێدەی ڕەحلە و قۆناغەکەی کەوە دەچیتە ناو ئاگرێکی زۆر بەتین خوا پەنامان بدە لۆی خەڵکی ئەوجا لە نەتیجەی ئەو ماندیبوون و لە نەتیجەی ئەو هەوڵ و تێکۆشانی کەوا لەسەر ڕووی زەویدا کردی تێ تاوەکو مردیە دیارە خەڵکی دەبنە دوو بەش کەسانێک کەوا چاکە کار بووینە کتابەکانیان بەدەستە ڕاز وەردەگرنەوە کەسانێکی دیکەشکەوە خراپە کار بووینە کتابەکانیان لە لای پشتەوە وەردەگرنەوە کە مەسیر و چارە نووسەکی خراپ چاڕوانە دەکا خوا پەنامان بدە.
سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.